بە بۆنەی یادی دامەزراندنی قەرارگای ڕەمەزان ئەمساڵ بەرپرسانی باڵای سوپای پاسداران بە جیا نوێنەری ئەو حیزب و لایەنە سیاسیە کوردیانیان بانگهێشت کرد کە لە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق لەپاڵ سوپای پاسداران دژی سوپای ڕژێمی بەعەز جەنگاون. هەریەک لە نوێنەری لایەنە سیاسیەکان وتاری تایبەتیان هەبوو. ئەوان لە یادەکەدا بە شکۆ باسییان لەو ڕۆژانە کرد کە هاوکار و چاوساغی سوپای پاسداران بوون لە ئۆپراسیۆنە سەربازیەکاندا. نەمەزان تشکیل کرد بعد قەرارگای ڕەمەزان کە تشکیل شد ئەوەن وەختی ئاغای شەمس هاوکات بەرپرسانی ئێران لە توێی دوو کتێبدا کە بە دیاری بەخشیان بە نوێنەرانی لایەنە سیاسیەکانی هەرێم هەموو ئەو هاوکاری و کارە هاوبەشانەیان تۆمار کردووە کە لەگەڵ هێزە کوردیەکان کردویانە و سەرجەم بەڵگەکانی هاوکاریکردنی هێزە کوردیەکان و ئەو شەڕانەی لایەنە سیاسیە کوردیەکان بۆ سوپای پاسدارانیان کردووە خستووەتە ڕوو. جەنگ لەودی و سنوورەوە ناونیشانی ئەو کتێبەیە کە باز لە ڕۆڵی قەرارگەی ڕەمەزان لە شەڕی ئێران و عێراقدا دەکات. کتێبەکە لە نووسینی ڕەزا سادقی بە سەرپەرشتی دکتۆر محەممەد باقر زولقەدر چاپکراوە. لە کتێبەکەدا باز لە شەڕی ئەو دی و سنوور کراوە. لە ناوەڕۆکیدا هۆکارەکانی دامەزراندنی قەرارگەی ڕەمەزان ڕوون کراوەتەوە و وردەکاری پەیوەندی نهێنی و سەربازی هێز و حیزبە سیاسیە چەکدارەکانی عێراق و قەرارگا ئاشکرا کراوە. قەرارگای ڕەمەزان کە دواتر گۆڕانکاری بەسەر داهێنرا و فراوان کرا و فەیلەقی قودسی قاسم سولەیمانی لە هەناویدا لەدایک بوو مەرجعی باڵای بڕیاری سیاسی لایەنە کوردی و عێراقیەکان بوو لە کاتی شەڕی 8 ساڵەدا. کتێبەکە لە چەند بەشێک پێکهاتووە. بەشی یەکەمی تایبەتە بە زەمینەی هەڵگرسانی شەڕی 8 ساڵە. بەشی دووەم ڕێنمایەکانی جەنەڕاڵ موحسین ڕەزایی فەرماندەی گشتی سوپای پاسدارانی لەخۆ گرتووە بۆ جێبەجێکردنی شەڕی پارتیزانی ناڕێکراو لە پشت بەرەی سوپای عێراق و هۆکار و چۆنێتی دامەزراندنی قەرارگای ڕەمەزان لە 1984 ڕوون کراوەتەوە. بەشی سێیەم تایبەتە بە دەرکەوتنی ئاسۆی هاوکاری سەرەتایی نێوان قەرارگای ڕەمەزان و حیزب و لایەنە عێراقیەکان لە 1984دا. لە بەشی چوارەمدا تیشک خراوەتە سەر هەوڵەکانی قەرارگای ڕەمەزان بۆ هاوکاریکردن و دنەدانی لایەنە کوردی و عێراقیەکان تا ڕووبەڕووی سوپای عێراق ببنەوە و باسی ئەو سەرکەوتنانە کراوە کە ئەو حیزب و لایەنانە بەدەستیان هێناوە لە هێرشکردنە سەر ئامانجە دوورەکان و جێبەجێکردنی 4 ئۆپراسیۆنی سەربازی ناڕێکخراوی فراوان لە 1986دا. لە بەشی پێنجەمدا باز لە ڕووداوەکانی 1970 و فراوانکردنی بازنەی شەڕ و جێبەجێکردنی 13 ئۆپراسیۆنی سەربازی فراوان دەکات دژ بە ڕژێمی بەعس و پەرەپێدانی هاوکاریەکانی قەرارگا و حیزبە سیاسیەکان ڕوون دەکاتەوە. بەشی شەشەمی کتێبەکە وردەکاری ئەو هەوڵانە دەخاتە ڕوو کە قەرارگای ڕەمەزان داویەتی بۆ ئەوەی ئاستی چەکدارە عێراقیەکان بەرز بکاتەوە و بیان گەیەنێتە ئاستێک کە بەبێ پشتیوانی ئێران بتوانن شەڕی سوپای عێراق بکەن. بەشی حەوتەم تایبەتە بە پوختەی کۆکراوەی ئەنجامگیری و دەستکەوتەکانی قەرارگای ڕەمەزان لە دوای 5 ساڵی شەڕ و لەگەڵ لایەنە کوردی و عێراقیەکان خستۆتە ڕوو.